گەڕەکی گەڕەسۆر و تاعجیل و کەرتی 4,000 و 6,000 و 8,000 لە سنووری شارەوانی دەشتی هەولێر. زیاتر لە 10 ساڵە خەڵکەکەی بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێن و بۆیان نەکراوە. تعجیل 1 2 3 لەوێ تکەش پشت بەنزەخانەی پێی دەرێن گەڕەسۆری نوێ و تا ئێستا خزمەتگوزاری سەرەتایەکی هەیە بەس وەکو پێویست نییە، ئاوەڕۆی نییە، ڕەسیف نەکرایە، مەکتەبی نییە، خەستەخانەی نییە، زۆر لە خزمەتگوزاری بێ خزمەتگوزاریە پارەش دەدا، پارەی ڕێپێدان دەدا، قیر و ڕەسیف دەدا، بەس وەکو پێویست هەتا ئێستا هیچ نەکرا لەو مەتیقە. هیچ خزمەتگوزاریەکی نییە لە گەڕەکی گەڕەسۆر خەڵکێکی کەم دەرامەتی لێە، هەژار و نەدارن، ڕێگاوبان نییە، لە وەرزی زستان و لە هاوینیش کێشەی زۆر هەیە، کێشەی کارەبا هەیە، کۆڵانەکان کێشەی زۆر گەوریان هەیە لە ئاو و ئاوەڕۆ و ڕەسیف و هەروها دەبینی وەکو خۆت دەبینی زبڵ و خاشاشێکی یەکجار زۆر کۆبووتەوە. تقریبان یعنی ئەوەی کە بڵێ وەکو یەکەی ئیداری و لایانی خزمەتگوزاری ئەم ناوچەیە لە دەرەوەی خزمەتکردن و خزمەت پێکردن بە خەڵکیە. 18,000 پارچە زەوی لە دەشتی هەولێر نزیکەی 12 ساڵە دابەش کراوە و کوڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و لەلایەن شارەوانیەوە باز لە خاوەنەکانیان وەردەگیرێت، کەچی تا ئێستاش هەر زەویە و ڕێگە پێدانی نییە تا بکرێت بە خانوو. 6,000 پشت گوندیمان هەیە، 6,000 قەتعەیە لە 2008ەوە تاپۆکرایە تەوزیع کرایە، هەتا ئێستاکە تەسبیح حدودی لۆ نەکرێ، هەتا ئێستاکە هیچ شتێکی لۆ نەکرایە، زەریبەی لەسەرە کابرا هەیە ئێستاکە عەردەکە لە 2008ەوە بەناویتی 3 ملیۆن 4 ملیۆنی زەریبە لەسەرە، بەبێ ئەوەی ڕێپێدانی هەبی، بەبێ ئەوەی بکرێتە خانی، بەس ئەوەی کڕن و فرۆشتنی لەسەرە. بەنسبەت 4,000ەکە 4,000 ژەو هەیە، 10,000 قەتعەیە لە پشت گوندی گەڕەسۆرە هەمووی لە 2008ەوە تەوزیع کرایە، تاپۆ کرایە، هەتا ئێستاکە هیچ شتێکی لۆ نەکرایە. بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر تا ئێستاش بەدەست نەبوونی خزمەتگوزاریەکانی وەک ڕێگاوبان، ئاو و کارەبا، خوێندنگا و مزگەوتەوە دەناڵێنن خزمەتگوزاریەکانیان نییە، بۆیە داوا دەکەن لە دەستدە و بێ خزمەتگوزاریانەوە ڕزگاریان بێت و بۆیان چارەسەر بکەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.